خۆت تەماشاکەی ئیمتیحانێک تێ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بۆ دەرکردنی مۆڵەتی شۆفێری کەواتە لەم ڕۆیە تۆ دوو ئەرکت هەیە دوو بەرپرسیارەتی یاخۆ دوو ئیشت هەیە تەماشا بکە بەڕێزان ئەم دوو ئیشەیان ئەبێت تەماشا بکەی کامیان گرنگن و کامیان گرنگترینن لە ڕاستیە هەردوو ئیشەکەت گرنگن هەردوو ئیشەکەت زۆر زۆر گرنگن باشە بەڵام کامیان گرنگترینە بەڕێزان تۆ لە ساڵەکە بە بەردەوامی محازەرەت هەیە لە پەیمانگا باشە ئەمە بۆ خۆی گرنگە تۆ محازەرەکە بەشداری بکەی لەوەیە ئەو ڕۆژە کویزێک هەبێ احتیمال لەو ڕۆژەیە هۆمۆرکێکە بێ احتیمال لەو ڕۆژەیە مامۆستا ئەرکی بابەز بەسەر شانی تۆیە بەڵام ئەوەی کە گرنگترە چییە ئەم ڕۆیە کە تۆ لە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی ئەتەوێ مۆڵەتی شۆفێری دەرکەی بەڕێزان دەرکردنی مۆڵەت تەنها یەک جارە باشە ئیمتیحانەکەی تەنها یەک جارە بۆ دووبارە ناکرێتەوە جارێکی تر بڕێ مادەم ئاتۆم بۆ ئیشتەیە لە ڕۆژێکی تراوەرەوە بادەم ڕۆژێکی تری شتێ لە ڕۆژێکی تراوەرەوە کەواتە ئەگەر دەربچین مەبەسمانەوەی بۆ یاڵن یەک جارە ئەگەر چانستە بێ و ساعەقێکی باش بیت ئەتوانی بە یەک جار کۆتایی پێبێنی بەڕێزان کەواتە کامیان گرنگترینە کەواتە دەرکردنی مۆڵەتی شۆفێری گرنگترینە بۆ لەبەرەوەی کە یەک جارە بەڵام تۆ محازەرەکان بە بەردەوامی یەی بۆ مەحەر لە ماوەی ساڵەکە لە ماوەی 2 ساڵە بە بەردەوامی یەی بۆ مەحەر ئەشێ مامۆستا مەسەڵەن بای ئەوە تیابێت مەسەڵەن قەرەبوو بۆ بکاتەوە لە دەرفەتێکی ترا لە کاتێکی ترا یاخود بکەی بە مۆڵەتێک بە ئیجازەیەک زۆر زۆر تەبیعیە کەواتە ئەوەی کە گرنگە prioritizing activity as a per their importance کەواتە ئەو چالاکیانەی کە ئەولەویەتن ئەو ئیش و کار و ئەو کە بزنسانەی یاخود ئەو کارانەی کە تۆ تایبەت بە خۆتەتە لە پێشینەم پێویستە زووتر تەوایان بکەی وە خاڵێکی ترمانێ بەڕێزان spending the right time on the right activity تەرخانکردنی کاتێکی گونجاو بۆ چالاکیەکی گونجاو بێگومان هەموو ئەو چالاکیانە تەماشاکەن بەڕێزان لە محازەرەکانی پێشوشا باسمان لەم خاڵە کرد کە بەبەردەوام ئەم خاڵە دووبارەشە بێتەوە لە ڕاستیە spending the right time on the right activity تەرخانکردنی کاتی باش بۆ چالاکی باش یا تەرخانکردنی چالاکی گونجاو بۆ تەرخانکردنی کاتی گونجاو بۆ چالاکی گونجاو بەڕێزان هەموو چالاکیەک لە هەر شوێنەکە پێناسی تایبەت بەخۆی هەیە بێگومان لە تای مەنەجمێنتە لەم سڵایدەشا پێناسی تایبەت بەخۆیە بەڕێزان لێرە ئەگەر تۆ تەماشا بکەی تەرخانکردنی کاتێکی باش بۆ چالاکیکی باش لە ڕێخستنی کاتە تەبعاً پێناسێکی جیاوازیە تۆ چۆن ئەم کاتت هەیە چۆن تهدیدەکەی بۆ چالاکیکی باش وەک لە پێشووترا ئاماژەمان پێک prioritizing activities چالاکیە پێشەنگەکان بەڵام لێرەشا چیمان هەیە بەڕێزانن ئەبێ چالاکیکی گونجاو هەڵبژێری بەڕێزان بۆ منە تۆ ئەتەوێت بزنسێک بکەی لە بازاڕان یعنی ئێستا بیری لەوە کردوتەوە بزنسێک بکەی بۆی ببی بە خاوەنکاری خۆت بۆی بە خاوەن بزنسی خۆت ئەشتوانم بڵێن لایەکی تریشەوە دامەزراوەیەک هەیە پێویستی بە کارمەندە مانگانە 300,000 باشە بۆی تۆ ببی بە موچە خۆت بەڕێزان تەماشا بکە لەم حاڵەتەیە ئەبێ تۆ ئەو کاتت دەستنیشان بکەی کە بوونی هەیە لە لای تۆ یاخود ئەو کاتەی کە چەندێک کارت پێەکرێت چەندێک بزنسە پێەکرێت ئەمە زۆر زۆر گرنگە بۆ بڕیاردان بۆ قەراردان لەسەر ئەوەی کە تۆ ئایا کام جۆرە کاریان هەڵابژێری بەڕێزان طبعاً هەموومان ڕازانین بەدەستهێنانی دەرفەتی کار لەم ڕۆژ و لەم سەردەمەیە ئەرکێکی ئاسان نییە ئەرکێکی قورسە بۆیە ئەبێ بزانی ئەم کاتەی خۆت چۆن تەرخانەکەی بۆ هەڵبژاردنی چالاکیەکی باش ئەبێ ئەمە بە پلانێکی باشە بێ ئەمە بە بێکردنەوەیکی باشە بێ بە تەکنیکی باشە بێ باشتر لە هەمووشی گرنگتر بەڕێخستنی کاتەکانی تۆ بێت بەڕێزان ئایا ئەبێ بزانی ئەم کاتی کە هەیە لە لای تۆ بۆ کام کاریان گونجاوە بۆی کە تۆ ببی بە خاوەن بزنسی خۆت کە ئەکرێت زۆر باشتر بێت لەوەی کە ببی بە موچەخۆر لە شوێنەکە بە 200,000 بە 300,000 بە 500,000 ئەکرێت زۆر زۆر سیادر سوودی هەبێت لەوە بەڵام لەو حاڵەتەیە ئەکرێتەوە سەر ئەو کاتی کە تۆ بوونی هەیە لە لای تۆ چۆن تەرخانەکەی بۆ ئەوەی کە دەست بگات بەو کارە یاخود بڕیار بی کام کاریان هەڵەبژێری ئەمەشان پێوتێ spending the right time on the right activity
وەک لێرەشە هەیە بەڕێزان 6 خاڵمان هەیە بەڕێزان شتێکی ترمان هەیە effective planning ئەگەر ئێوە تەماشا بکەن لێرە effective planning ئێستا یەک ئاماژە بە خاڵەکەکەن prepare to do list or task plan or their activity according to their property allocate suitable time to each activity بەڕێزان پلانی ئۆردەی بۆ ئەدڤانس بێگومان هەموو کەسێک لە ژیانی ڕۆژانەیە پلانێکی هەیە یاخۆ دەتوانی بڵێ پلانی ڕۆژانی تۆ بۆ ژیانی خۆت تەماشا بکەن بەڕێزان ئەم سێ خاڵە بەچی ڕوونەکەنەوە myself monitoring forum ببوون ئەسکۆ ئایوە سێریکەم بەڕێزان ئەمە دوو لیستە تەماشا بکەن ئەوەی کە لێرە ئێمامانە prepare to do list or task plan am task plan or the activity according to their property allocate suitable time to each activity تماشا بکەن بەڕێزان ئەم task plan یاخود ئەم لیستەی کە لێرە ئاماژەمان پێکردووە خۆی لە چی ئابینێتەوە خۆی لێرە ئابینێتەوە بەڕێزان خۆی لەمە ئابینێتەوە myself monitoring form ئەسکۆڵ ئایوەڵ تەماشا بکەن بەڕێزان لە سکۆڵ تۆ ئەتوانی ئەم بەیانیە بێ بۆ محەدەکەی خۆت بێ بۆ پەیمانگا لیستێکی ئاوا بکەی یاخود تاسک پلانێکی لەم شێوەیە دابنی ئەو کارانەی کە تۆ هەتە بتوانی هەڵی بژێریت بزانی ئایا کامیان گرنگترە کامیان ئەولەوێترە پرۆپەرتایزین و پاشان ئەو کارانەی کە تۆ هەتە لە سکۆڵ پێویستە ڕێکیان بخەی ئایا ئەمە لێرە دەستپێکردنی سەرەتای دەستپێکردنە هاتنە بۆ سکۆڵ و پاشان first instruction ئەبێ دوارە ڕێنماییەکانکەی لە سکوڵە do the work کارەکانی خۆتەکەی پاشان make a correction پاشان turn ئەدن ئەمەشیان کاتی گەڕانەوەیە کەواتە بە شێوازێکی گشتی ئەم لیستانە ئەمە تاسک پلان و پاشان ئەم لیستەی کە تۆ پێویستە دروستی بکەی لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە تۆ کاتەکانی خۆت بە باشی ڕێک بخەی complete pending task one by one لێرەشا مەبەز لێرەیە چییە مەبەز لەوەی کارەکانی یەک لە دوای یەک ڕێک بخە do not begin fresh work unless you have finished your previous task کەواتە لێرەیە چیمان هەیە do not begin fresh work دەست مەکە بە کارێکی تر هەتاکو چی نەکەی هەتاکو you have finished your previous task هەتاکو ئەو کاری پێشووترت تەواو نەکەی کەواتە بۆ ژیانی هەمومان بەڕێزان یعنی لە مەسەلەی کوردەواریە هەیە ئەڵێ بە دوای مەسەلە کوردەوارەکە بە دوای کەروێشکێکە بە دوای دوو کەروێشکە ڕامەکە بۆ ئەوەی یەک دانەی پێ بگیرێ بەڕێزان یعنی تۆ تەماشا بکە یعنی هەر کەسێک بە دوای دووشتی جیازە ڕابکات تەماشا بکەی زۆر زەحمەتە هیچی پێ بەدەست بێنێت سێرکەم بەڕێزان بۆیە ئەگەر بتەوێت دوو ئیش بکەی و لە هەردووکیانە سەرکەوتوو بیت و لە هەردووکیانە سەرکەوتن بەدەست بێنی لە ڕاستیە ئەرکێکی ئێجگار قورسە ئەبێ تۆ کارێک تەواو بکەی ئینجا بچی بۆ سەر کارێکی تر منطقی نییە تۆ یعنی بەیانی بڵێ من لە هەردووکیان سەرکەوتووە بم دوو ئیمتیحانی میتێرمەکەم لە یەک ڕۆژە هیچ منطقی کتیان نییە بڵێ من لە یەک ڕۆژە دوو ئیمتیحانەکەم و یەڵا مەسەڵەن تای مەنەجمێنت لەگەڵ استراتیژیە ئەم دوو مادەیە بڵێ من ئەوەی ستاڕۆم تای مەنەجمێنت دەخوێنم دوو سڵای دەخوێنم دوایش دوو سڵایدی تر دەخوێنم بۆیە باشترین شتیە تیکە all you have already completed یەک دانە ئەرکەکانت تەواو بکەی پاشان you have finished your previous task پاشان چی بکەی پاشان بچیتەوە سەر ئەو ئەرکەی ترت بچیتەوە سەر ئەو کاری تر بەڕێزان ئەمەش یەکێکی ترە لەو تاسک پلانانە یاخود لەو لیستانەی کە لە وایت بۆردی هەموو قسمێکە هەیە لە هەموو کۆمپانیاکە لە هەموو شوێنەکە ئەم تاسک پلانانە بەڕێزان تەماشاکەی لە ژووری مامۆستایان لە ژووری بەڕێوەبەرەکان لە ژووری فەرمانبەرەکان لە کۆمپانیا هەتا بۆ ژیانی خۆشت ئەگەر بتەوێت ڕۆژانە سەعیەک بکەی ئەگەر بتەوێت ڕۆژانە ئەرکێکتە بێ بۆ ئەوەی کە کاتەکانی خۆ بە باشی جێبەجێ بکەیت تەماشاکەی ئەم وەرەقە ئەم ستیکەرانە دانیت لەسەر چی ئەم ستیکەرانە لەسەر مەسەڵەن وایت
مثلا يتر لو حيكي إعلانات بيه لسر للجودة كتابة هالي بواسي لناو سعر كتابة لهذا شو نكابة طوال السودي اللي وقري دوم خالن كي ما معنا برزان وأجر تماشى كان ليرة setting goals and objective دوم خالن كي ما معنا setting goals and objective working without goals and targets in an organization would be a similar to situation where the captain owes the ship lost his way in the sea. برزان ليرة بمعنى working without goals and targets in an organization على كاردن ببيع ياخذ بدل آماجك لرخاء وكان would be a similar situation وكو هاوشوي بارودوخي كوير the captain هاوشوي بارودوخي ككاتي ككابتنك of the ship lost his way in the sea كاتي ككابتنك رقي خوي رون أكاد لناو درياك يعني تو تماشاك برزا همو كات كردنيك وهمو إيشك كتو دسي بيكي كاتك مروفك دسي بيكا كاتك خنكارك دسي بيكا كاتك مامۆستایەک یاخود خاوەنکارێک دەسی پێکا بەبێ دەستنیشانکردنی ئامانجێک هیچ بەهایەکی نامێنێت لە ڕاستیەوەکە یاخود